هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. وتە یەکەم بەدی هاتن با وتەی کون و با دوو پیت و یەک بڕگە دەستی پێکرد. کاتێک وەکتۆیەک فرێدرایە ناو سینەی نەبوونەوە، ئەو ڕێگەیانەی لە تاکەوە بەرەو زۆر و لە وەحدەتەوە بەرەو ئەبەدیەت درێژ دەبنەوە بە وتە دەرکەوتون و بە وشەکانیش ڕووناک بوونەتەوە. کاتێک قەڵەم بەدی هێنرا سەرەتا نەیزانی چی پێ بنووسێت و سەری سوڕمە، بەڵام کاتێک نهێنی وتە بە گوێی داچپێنرا دەستی کرد بە هاوارکردن و مەرەکەبیش بە گریان. و لەو ڕۆژەوە هەر کاتێک قەڵەم بە وتە بگات دەقیژێنێت و مرەکەبیش فرمێسک دەڕژێنێت. ئەگەر وتە نەبوایە ئێمە هیچ شتێکمان سەبارەت بە ئەزەل نەدەبیست و تێنەدەگەیشتین لەو نهێنیانەی بەدیهێنەری مەزن کە دڵ و چاوەکانمان پڕ دەکەن. پێشەوەی وتە لە دڵەکاندا دەنگ بداتەوە، مرۆڤ لەگەڵ ئاژەڵ و ئاژەڵیش لەگەڵ خاک و بەردا هیچ جیاوازیەکی نەبوو. لە سایەی وتەدا گەردوون بوو بە پێشانگایەک و ئەو کتێبانەش کە لای خواوە هاتن شێوەی چەندەڵاڵ و بانگەوازکارێکیان وەرگرت. کاتێک وتە وەک تاجێکی ئاڵتونی کرایە سەری جێنشینی ڕوویزەوی، مانای بوون ئاشکرا بوو، ئێمە شتێک ڕابووین بە پارچەیەک لێی. وتە زەوی و ئاسمان و دنیا و عوقبا پێکەوە گرێ دەدات. هەرچەندە مەزنی و جوانیەکەی بەهی خۆی لە قەڵەم نادرێ، بەڵام هەموو شتێک محتاجی ئەوە و سەرچاوەی گشت جوانیەکی شاراوەشە. ئەو بەیداغێکی وەهایە کە شوراکان تێک دەشکێنێت و ئاڵایەکی وەهاشە کە قەڵاکان فەتح دەکات. بە جۆرێک ئەگەر جیهانگیرەکان نەچوبنە ژێر فەرمانڕەوایەتی ئەوەوە، تەنانەت گوندێکیشیان پێ ڕزگار نەکراوە. سەرکردەکان نەیانتوانیوە بچنە ئەو شوێنانەوە کە وتەکان تێیچوون و سوڵتانەکانیش بە ئەندازەی ئەو نەگەیشتون بە شان و شکۆ و هیچ فانیەکیش نەیتوانیوە بەقەدەر ئەو تەمەنی درێژ بێت. هاتوان ڕۆیشتون و ڕۆیشتوانیش لە یادەوەریەکان داسراونەتەوە، وەلێ ئەو بەتەڕ و تازەیی وەک خۆی ماوەتەوە. پاڵەوانانی وتە بولبولی ئاسمانی زمانی ئەوان کرانەوە و ئاسوودەیی بە سینەی دۆستان دەبەخشێت و سەبارەت بە دوژمنانیش وەک کابوسی ترسناک وایە. ئەو وتانەی لە زمانی ئەمانەوە هەڵدەوەرێن لە شمشێری جەنگاوەران گەلێ تیشتر و لە ڕم و تیرەکانیشیان زۆر ترسناکترە. پزیشکان توانیویانە برینی شمشێر و تیرەکان تیمار بکەن، بەڵام نەبینراوە برینی وتە چارەسەر بکرێت. کاریگەرترین و گەرموگورترینی وتە پێغەمبەران وتویانە و دوای ئەوانیش ئەو دڵانەی کە کراون بە ڕووی ئیلهامدا هێناویان نەتە سەرزار. گا بە تیرەکانی وتە جەرگی تاریکیان ئەنجن کردووە و گا بەهۆی پزیسکی وتەوە ئاگریان لە سینەکان بەرداوە و کاتی واشە بووە وشەکانیان چەشنی دڵۆپەی باران بە هەموو لایەکدا باراندووە و گشت جێیەکیان کردووە بە بەهەشتی لالەزار. بەتایبەت کاتێک هەڵۆی ئیلهامیان باڵی گرتووە بۆ کۆکردنەوەی ئەو مرواریانەی لە زاریان دەکەوێتە خوار، فریشتەکانیش ڕایان کردووە و لە بەرامبەریانەوە لەسەر ئەژنۆ چۆکیان داداوە. پاڵەوانانی وتە وەک خۆروان سرە ڕای خۆیان چواردەوریشیان ڕووناک دەکەنەوە، مامەندی دەریان لە سنگیاندا بە نرخترین خەزێنەکانی دنیا دەشارنەوە و پێشیانەوە دیار نییە و وەک مۆمێک ڕۆشنایی دەبەخشن، بەڵام هەمیشە سەریان کزە و بەرامبەر بەخوا شەرمەزار و لارەمل دەژین. لە ناو خەڵکیدا خاچیترین و خۆ بەکەمزانترین کەسن، لەگەڵ خواشدا تابڵەی وریا و بێدارن، دەستە دەستە گەوهەر دابەش دەکەن بەسەر دەوروبەریاندا و تەنانەت زۆر جار خۆشیان هەستی پێ ناکەن، چونکە لە دنیای ناوەوەیاندا هەموو ساتێک بە دوای گەوهەر و مرواری بە نرختر داوێڵن. کاتێک ئەو نهێنی ئەڵماسیانەی دۆزیویانەتەوە ئاشکرای دەکەن، سەدایان وەک شەیپوری قیامەت دەنگ دەداتەوە و ئەفسونیان ئینس و جینن سەرسام دەکات و مەیخۆرانی مەیخانە و عیبادەتکارانی پەرستگا لە هەموو لایەکەوە بەرەو گەوهەرەکانی ئەوان تێدەکۆشن. نازانم داخۆ ئەمڕۆ ئەم جۆرە لە سحربازانی وتە کە تەنانەت سحرەکانی هاروت و ماروت پوچەڵ دەکەنەوە بوونیان هەیە یان نا. تەنها شتێک بیزانم ئەوەیە کە وتە لە دەست و پێکەوتووە. لەمڕۆدا زۆرێک لەوانەی کە وەک زێڕینگەرانی وتە دەبیندرێن بێ ئیلهامن و داخراون بەڕووی جیهانی ئەو دیودا و دابڕاون لەخوا. لەمڕۆوە هونەری دەربڕین بەگشتی لە دەستی بەرباد و بێکەڵکەکاندایە. باڵەکانی پەری ئیلهام شکاوە و لەو سنگانەشدا کە محتاجی ئیلهامن، جادوگەرانی لاسایی و چاولێکەری خێوەتیان هەڵداوە. لەبەر هەموو ئەوانە بێجگە لە وتنی خوا بداتێ، وەکو ئەوەی بە سوالکەران دەوترێت، هیچی ترمان لەدەست نایە.